ئێستا تەلەفۆن بۆ پۆلیسەکەم. کچە ژنەکە موبایلەکە پورە من تەلەفۆن بۆ پۆلیسەکە موبایلی ژنەکە من شکانووە ها؟ تۆ تەلەفۆن بۆ پۆلیسەکەی؟ بەڵێ بێنە بزانم. تاپان ئەشکێ تۆ بێ بۆ زی لە ماڵەکەی من مۆبایلی شەشکە. احترامی خۆ بگرێت زیچی؟ ئاڵتون تەل لە ماڵەکان ێشوار هەموویتان زیوە. بسم الله بەخوا ئێمە دیزنین هاتووی بۆ ئینتەرنێتەکەتان. بێچە بە دەورانێ مەکە تەلەفۆنەکەم بۆ پۆلیس موبایلی ژنەکە من شکانوە یەڵە دەی کورە بۆ پۆلیسیەکەی بۆ شورتەیەکەی بێمنەتە. ئەوە ئێستا ماڵی خەزورت تێگەێنم لە گەڕەکە حەو شەرەفتە بم. کورەوەرە هین مەبە. کورە ئەی هاوڵی کاک محەممەد غادر مالیەکە بێئەقڵ حیا مەبە من لە گەڕەکەکە شخصیەتم هەیە. ئەمە بای چەنە دادیچە؟ ئەمە قسەیە سا بابە من خۆم کڕیمەوە چوزانێ ئەوە 200 پێیەوە. بەخوا من سەو قنچێکتان نایە. دەوەڵات تەلەفۆنەکەم بۆ پۆلیس. وەڵا سەڵبیکە ئەوە 100,000 خوا حافیزتان تووشی. تۆ سەرکەوە تۆ نانە بەخوا یە قرشتان نایە. 200 یەک قرژەوە بگرە. ئەمە 2 3 4 5 ئەمە 6 ئەمە 7 ئەمە 8 ئەمە 9 ئەوەتە. داعنا نەبیگرێت توش ئەوەش 5 بۆ تۆ جەژنانە بێنە موبایلەکەم بەرە. ئەو جیرفانی نییە باری نەکەوێت. دەبڕە خوا حافزتان بدیکە. شۆ بڕم بە قوربان جارە من و تۆ حەق و حسابمان ماوە. هیچی. ئەی موبایلی ژنەکە من لا هەیە میمۆرەکەی پڕ لە ڕسمی عایلی. جاقابی لە خۆ من ناچم بڵایکەم وەل بۆ خۆم بەس خۆم سەیریەکە بەوە. نا بەس لێ دەکڕینەوە خۆ هەربێ موبایل بۆ تۆ بکڕمەنێ بۆ چاکەمە داوای دیاڵە چەنمەێنێ. پیاوە 20,000 تێ. ئەو بەڕاستە تێک شووی بەسەری تۆ بە قەبری باوکە 205,000 لەسەر خۆمە باشە؟ 205,000 وەرە بابە 205 من ئێسەیامی تێ بەسە. ئەتی ئاوایە کاکە جیان بەدڵتە ئەهلان وەسەلام بەدڵنیە خوا حافزکان. ئەزانین چۆن سەیریکە زۆرە دابەزە سەیریکە نە 20ەکەی من نە 205ەکەی تۆ. ئەی چەند؟ ئەوە 250 بۆ بەخوا بۆ پارانی نافرۆشم زەرەرەکە ئێوە ماڵی منتان وێران کرد. سەیریکەوە پڕ لە ڕسمی عایلی یەک قساکەم. ئادی 50,000 بۆ دانێم و تەواو. بێنە کاکە بێنە پەنجاکەم پەنجاکەم بەرێ. ئەمە قسەیە. دێ پەنجاکەم بەرێ. ئەمە قسەیە. ئادادیچان ئەوە بگرە بڵێ بە زیاد. ناڵم بە زیابێ دەیکەم بەرێ. دەبڕۆ دێخوا حافیزتان بێ نەجاتم بێ. بڕۆ دێخوا حافیزتان بێ. چی بوو؟ شتەکان نەبینەوە. ئەمە دەبڕۆ دێ. خوا ناڕم لە چی لێبێ. ئاژنەکە تۆ بگرە. مەکە نەیتێ. خۆ لە بالك. بڕۆ دێ. بڕۆ ژنەکە سەر. حافیزتان بێ. هەڵەی بۆ مەتارە چن ئەی بەخێر نێن. آخر وایە لە کێوە هاتیێ لێوە بڕۆین. ڕەزیلی پیسکە عەمرن نەمێنێ. عەمری خۆن نەمێنێ. ئەوە دەوەرە ئەو کونەپشەی خۆمانە بابێ تۆزە بەمە هەر ڕێژە بزانین چیە مەسەلە. لە قورآن ئێستا چەند قسەی عەندکە. السلام عليكم. وعليكم السلام. عليك السلام وبخير. إيه حالتان أحوالتان وسا سامان كرسيكم بو بينه باوك بەسەر چاو. عودة بخير خوش بيت سرچاو. يا الله إيه حالتان أحوالتان بەخێر بێ. أمر سوبرايزێکی زۆر مهمم هەیە بۆ ئێوە. سوپرایز. ئەمڕۆ دعوەتی منن شای هەردووکان لەسەر من ناوەن 1 دینار بن. خێرە دیارە بایکۆتی ڕەزیلیت کردیە. بابە مەسەلە بایکۆت نییە. ئەیکۆلە پیاو بۆ ڕۆژێکی وانە بێت دوو عانە سەرم نەکا بۆچی باشە. سوپرایزم بۆتان هەیە. ئەگەر هێشتم یەکێکتان پارەی چابن هەڵبەتە من با نەڵم. وەسا سامان دەوەرە بەسەر چاو. کاکە فەرموو. قوربانە بم وەڵاهی ئەزانین چیم بۆ بکە. بەڵێ گیان. یەک چای خەستم بۆ بێنە لەگەڵ دوو پیاڵەی بەتاڵ یەک پەرداخ ئاوی گەرم. چی ڕابێری؟ بابە تو حەقی چێدە تۆ بۆم بێنە ئەی برادران چاخۆن تۆزێ خێراکە. الحكم لله بەسەر چاو. منەوێ سوپرایز بۆ برادەرەکانم کەم ێ وەختان چییە؟ تو بەس بابی هێنێ و کاتە بە چای خۆتان ئەیبینن. دەیدە چی بوو؟ ئەوە کوپی ئاو. ئەو دەسەت خۆش. ئەی شۆمە قوربانە بم. ئەوە پیاڵەی یەکەم. ئەوە پیاڵەی دووەم. ئەویش چاڕ ڕەشەکە. هەر ڕەحمەت لە دین. تەواو؟ تەواو. ئەوە چیەوە یعنی ئەمە ئەوە بە بەتاڵی بەس هەوایەکەی بخۆینەوە؟
ئەم کاکە عەلیە پەلێتی تۆزێک سەبر ئێستا سوپرایزەکەم ئەبینن بزانن چی یەکەم ئاسەیەکە ئەمە چاکە نییە قومێ چا بۆ ئێرە قومێ چا بۆ ئێرە سەرەی چییە ئاوە گەرمەکە وی باو کەڕۆکە گەرمە بۆ ئەملا ئەها بۆ ئەولە ئێ فەرموو کاکاری فەرموو کاکە ئەمە چایە ئەمە چایە ئاخر مەڵێ ئەی لەو چایە کاکە ئەمە هەم ڕوونە بۆ مەعیدەتان باشە بۆ کۆرستۆڵ شت هەر توش نابن جارە شەکرە هەر حەدی نێبێ بەلاتانە دەبیکەن یەخوا عافێتان بێ ناڵم داوەتی منن هو بحامزي بس جا تو خوا ئەمە سپرایزە ئەمە پێ سپرایز ئەمە کەمە با کاکی خۆ سپرایز و خەموو پێ بڵم ئەوە ئادێ بزانم جەنابەت چیت هەیە دێ بزانم دوو نامان هەبوو لە مەجەڵەکە باوەڕی بێ دوو هەفتە بوو تیا بوو خەریب کڕ بێ کرد پڕەکەم با گوتم ئەوەرجی پڕ ئەو نانە بەرە بۆ نانەوەخانەکە و بیگۆڕۆرەوانێ بڵێ باوکم مەڵێ بم کا بە دوو گونک ئەو چوو هێنایەوە یان بە ماڵەوە ماڵی شۆمان کردی بە گونە گونک بیکە بەتە 15 ناوزاجی لەو دوو گونکە واللهی ئافرم واللهی زۆر مهمە عفري ميت مهمة كاكا يعني انجو على اساس انجو زور رزيلين بەڵێ ده والله او رزيلي انجونيا قديمة زور او انت بس توزي ده سنشتيا ناقنا تسالج رزيلي من ئادێ کوکو با موضوعك تعالوا باسكم زيدانك ماني سايق تاكسيا دبت ساعات دوازي نيوراني ساري دين ده بيش درك الراد اقري بخوي دستا جوري لي بارد داتوا ئێ قوتم لو بلاش لي والله تشوف دركم دا قوتم هو بابا من خوشا ساري خوش مصنع يا اس في زمدي بام دقل مسوي خسخانه ولا راس في زملي وقلت بصري جماعتي حتى سعاد يتشوي من يشمك نفرات بيكر كاكنيه حفطه وبيزار ميشكر نعم باي بصري جماعتي باي 15000 بنزين ملو تيكر تايك بنسر بو ب 1000 ديناري هات بو سويتش كم داي بصري جماعتي مصروفي شجره جماعه يشتجي فاني والله مهمي والله ئافرم واللهی ئافرم والله باوکم مهمی ئەشۆم بالله مهم واللهی ئافرم تخوای الرزيل يو بخوتان الرزيل بۆ ناشێت تۆش لە جەماعەتی خۆمان بی ها باشە من یەک پرسیارێکتان لێک تو شەرەفتان ڕاست جواب بدەنەوە لە کێوە کەبابتان نەخواردوو والله امين لا سالي 2015 لا تازي ناس يا رشي خوارديتم هەیقەتا بە منیش بووتە هەم کەبابێک مەخوارد و دوو فاتی حەشمدایە ئەی تۆ جەناب واللهی من دوای ڕاپەڕین بەلای کەبابخانەیە کە ڕۆشتم لەسەر مەقەڵێکە چ زوهوری بوو خەریب و ئەبرژە ئەو جارە بینیمی تر هەر نەمێراوە سێریکەم ئەی کاکی خۆم تۆ تو زادی خوا باسی شتی مێژووی مەکە دەبا یەک شتێکتان پێ بڵێم بە شەرەفم هەموو ڕۆژە کەباب بخۆم بە بەلاش چۆن شتی وابێ کورە کاکە با پێتان بڵێم چۆنی خۆم بە بەلاش هەموو ڕۆژێ ئەو کەبابخانەی بەرتان بینیوە ئێ کەبابخانەکەوتە ئەو کەبابخانەی بەر نانەوەخانەیە لە تەنیشتێتی ئێوە تابینم ئێ هەموو ڕۆژێ نیوەڕۆ دوو نانی برژاوی ئەوە نابەمە لای وەستای کەباب چێن ئێ لە بەردەستی دایانم کەبابەکە لێ نادا بۆ خەڵکی ئێ؟ ئیتر هەچەنێک کەباب لێدا ئەو چەوریا چێتە ناو نانەکەەوە هەمووی لە بنێنیشێ ئەو جا تەماتەی برژا و کەرەوز و پیاز و تورشی بەسەراکەم و لولیەکەم و ئەو چەوریە پێوە ئەخۆم بە شەرەفم ئەمەە بە تامەشتی وانە بێتەوە ئەوە تۆ بەچە دیتە ئای بەڕاستە دەیڵە جەماعەت بەڕاکەین بۆ کەبابخانەیە سێ چوار نەفەر دلیڤەری بەینە بەو شێوەیە دە هەست بکێرە زۆر سوپاس ئەی سڵاو لە عەقڵتان بڕۆن ئەی ئەو خۆ پاری چایەکەیان نەدا کورە کاکە وەرە پارەی چایەکە